بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر جێیەکەن سڵاوی خواتان لەبێ و کاتەوە هەموو کاتێکتان پڕخێر و خۆشی بێ. لە دوای دابڕانێکی زۆر بەرنامەی ژێرخان جارێکی تر دێتەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەم ڕۆژ لەگەڵ دوو میوانی بەڕێز لە خزمەتاندا دەبین و سەرەتاش بە دوو هەواڵ دەست پێ یەکەین. بەپێی راپۆرتێکی پێگەی BNN بلومبێرگ ئەمریکی بەهۆی سیاسەتی دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار کە بانقی ناوەندی پێهێستاوە ئەو کێشە و گرفتانە زیاتر دەکەن کە تووشی ئابووری عێراق بووە لە کاتێکدا ئەبوو حکوومەتی عێراقی هەوڵی کەمکردنەوەی خەرجیە گشتیەکان و بەدەستێنانی هاوکاریە نێودەوڵەتیەکانی بدایە. راپۆرتەکە باسی لەوەش کردووە هەرچەندە عێراق سێهەم وڵاتی هەناردەی نەوتە لە جیهاندا بەڵام بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و کەمبوونەوەی خواست لەسەر نەوت و دابەزینی نرخەکەی عێراقی ڕوبەڕووی قەیرانی ئابووری و دارایی کردوێتەوە. سندوقی دراوی نێودەوڵەتیش لە دوایین پێشبینی خۆیدا بڵاوی کردوێتەوە کە ئابووری عێراق بۆ ئەم ساڵ بە ڕێژەی لە 11 تووشی داتەپین دەبێت. لا بەشی کۆتایی راپۆرتەکەی BNN بلومبێرگ ئەمریکی داهاتووە ئەو سیاسەتەی کە بانکی ناوەندی عێراق لە ڕۆژانی ڕابردوو گرتیە بەر کافی نییە بۆ ئەوەی عێراق بۆ لایەنە دەرەکی قەرزدەرەکانی بسلمێنێت کا خەریکی چاکسازیە و متمانەیان بەدەست بهێنێت. هەروەها هەر بەهۆی کەمی خواستیشەوە ئەمڕۆ بانکی ناوەندی عێراق دۆلاری نەخستە بازاڕەوە بەهۆی کەمبوونەوەی داهات و کورتێنان لە بودجەی 2021 عێراقدا کابە زیاتر لە 50 تریلیۆن دینار خەمڵێنراوە. حکوومەتی عێراقی داوای لە بانکی ناوەندی عێراق کرد لە ڕۆژانی ڕابردوودا کە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار داببەزێنێت. بانکی ناوەندی عێراقیش لە ڕۆژی یەکشەمەی ڕابردووەوە دۆلارێکی بە 1450 دیناری عێراقی جێگیر کردو. ئەمەش بۆ هۆی کەمبوونەوەی خواست لەسەر دۆلار و لە یەکەم ڕۆژی گۆڕانکاریەکانیشدا کە ڕۆژی یەکشەمەیە بانکی ناوەندی عێراق زیاتر لە 200 میلیۆن دۆلاری خستە ڕوو. هەروەها ڕۆژی دووشەمە بڕی نزیکەی 139 میلیۆن دۆلاری خستە ڕوو، ڕۆژی سێشەممە بە کۆی گشتی نزیکەی 114 میلیۆن دۆلار و ڕۆژی چوارشەمەش نزیکەی 78 میلیۆن دۆلار و بۆ ئەم ڕۆژ هیچ بڕە دۆلارێکی نەخستە بازاڕەوە. سەبارەت بە نرخی زێر نرخەکەی بەرز دەبێتەوە. پسپۆڕانی ئابووری پێشبینی بەرزبوونەوەی نرخی زێر دەکەن بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە جیهاندا و سەرهەڵدانی جۆرێکی تری کۆرۆنا لە وڵاتی بەریتانیا. باپێی پێشبینیەکان بۆ ساڵی 2021 نرخی زێر لە نێوان 1881 دۆلار بۆ 1855 دۆلار دەبێت و ئەمە لە کاتێکدایە کە نرخەکەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە 1867 دۆلار جێگیر کرا. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەوی جارێکی تر سڵاوتان لێبێ. لە دەستپێکی بەرنمەکەماندا دەچینە لای راپۆرتێک کە هاوکارانمان ئامادەیان کردووە و دواتر لەگەڵ میوانە بەڕێزەکان درێژە بە بەرنمەکە دەدەین. بەساوی کە موچەخۆرە بەڕاستی وەکۆن یەکە بۆن وەک من نییە کە دوکانم ڕۆژان شتێکم دەستەکەوێت. من لەوەچێ بەردەوام ڕۆژان شتێکم دەستکەوێت هەتت 15 20 بێ 25 بێ 30 بێ تێگەی من چاوم لە موچەوە نییە. ئەگەر شتێک بکڕم لەوەچێ من بتوانم چێم ڕۆژان من شتێکم دەستەکەوێت بەس موچەخۆرەکە وان نییە. موچەخۆرەکە چاوی لە ڕۆژانەی لا مانگانەی معاشەکەیەتی. من پێم باشە هەموو کەسێک کەس ئیشێکی خوتایبەتی خۆی هەبێ بۆ ئەوی بتوانێت بژێوی ڕۆژانەی خۆی دابین بکە بە هەر شێوەیە بێک هەر چۆنێ بێگەر ڕستەکە ئیشکەم بێت بازارەکە کەس بێ هەر باشە لەبەرەوە توانێت ڕۆژانە بەشێکی کەم یعنی شتێک بێتەوە بۆ ماڵەوە. بەڵام ئەگەر موچەخۆر بێت قورسە بێت چاوەڕێی حکوومەت بکات یا چاوەڕێی موچەکەی بکات موچەکەیش تاخیرە بێت هەیە نییە. بۆیە باشتر وایە من بەڕای من کەسەکە بتوانێت پیشەیەکی تایبەتی خۆی هەبێت و بتوانێت ژیانی ڕۆژانی خۆی هەر چۆنێک بێت دابین بکات. ئەمە خۆی ئەوای حکوومەت کارێکی باشی بکردا بۆ هاوڵاتیانی خۆشەویست کاتی خۆی لەنەوەیەکە کە خەڵک دێگان وێران بوون چۆ وەلادەکان ڕووی کردەوە لادێکان ئەگەر لادێکان بۆ شێوە بەردەوام بووایە بەڕاستی ئەم کێشەی ئێستا دروست نابوو. بۆ لەبەرەوە کاتێ خەڵک پشتی بەخۆی بەس نەک بە موچە. بەڵام سەقەتی حکوومەت لەوەدا بوو هات هەمووی کردن بە معاشخۆر کردی بە پۆلیس کردی بە دایرەکانە. ئەو کێشەی ئێستا دروست بوو خەڵک پشتی بە معاش بەستووە ئەو کاتە وان نەبوو. ئەو کاتە پشتی بەلا هەم دێکانمان ئاوادانە بوونەوە پڕ لە بەرەبوونی خۆماڵی. ئێستا کێشەکە لەوەدایە کە خەڵک پشتی بە معاش بەستووە
سەرچاوەکە مەعاشە لێرە تێگەی کابرا چێکە پاڵ یاوەتە لە ماڵەوە بە ئیسراحەت چاوەڕێی دەستی حکوومەت و معاشەکە. من ئێستا حالیان وەکو خاوەن دوکانێک ئەم قسانت بۆکەم پێشتر من مۆزاف بووم بڵێن 2000 من لە ئەژغال و ئاوادانکردنەوە داوام مەکرد بەڵام پێشەوەی بڵێن پارە بگۆڕێ کە سەیرم کرد ئەم موچەیە مەسەڵەن بەشی من ناکات خۆ کاتە بەم شێوەی ئێستاژ نەبوو یعنی هەموو 28 ڕۆژ جارێک مەعاشە هات تێگەی بەڵام کە بیرم کردوانێ 105,000 وەرەگرت پێشەوەی کە بڵین پارە بگۆڕدرێ 105,000ەکە نزیشی 700 دیناریە کرد ئەم 700 دینارە کە سەیرم کرد ئەمە بژێوی ژیانی من دابین ناکات وتم ئەمە چۆنەڵی بە کەڵکی من نایەت واز بێنم باشترێکە لە ڕێی کەسێکی ئەزیزی خۆمەوە من تاعین بووم 5 ساڵیش داوامم کرد بە نامرتاحیش داوام مەکرد لەبەریکە من هەفتەی ڕۆژێ 2 ڕۆژ ئەچووم تێگەی ویژدانیان باوەڕم پێ بکە ویژدانیە من خۆم مرتاح نەبووم لەبەریکە ئەچووم ئیمزایەکمە کرد و هەر یعنی جێژ ئەسوڕامەوە لە دایرەکەیە لە ئاوەدانکردنەوە تێگەی وازم لێ هێنا و مدەی 20 ساڵێک 18 ساڵ بۆ 20 ساڵ خەریکی ئیشی دیکۆرات بووم تێگەی ئیتر تەمەنیش وردە کە سەرەکەوێ یعنی وەکو یەکەم جار نابیت وەنیە فترێک ئیشی دیکۆراتم کرد بۆ خۆم لەخوا بە زیابێ سپاس بۆخوا خۆمم پێ دروست کرد ئێستا 3-4 ساڵە من خەریکی ئیشی جلوبەرگم ئێستا برا بە ڕێزەکەم بۆ نمونە تۆ لەکوێ بە یەکێک بڵێ تەکلیف لە یەکێ بکەیت بۆ شتێک ئایا ئەزانی بۆت ئەکا یا بۆت ناکە بە منەتەوە بۆ دەکا ئەگەر بۆشت بکە وەنیە لەکوێ شتێک خۆ بەدەستی خۆ بیکەی فەرقی زۆرە ئێستا من ساحێبی ئیشی خۆمم سپاس بۆ خوا ئەمە فەخر و بوغرایی و شت نییە بەڵام من ئەوانی کە مەسەلەن بۆ نمونە ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو ئەوانی کە مۆزەفن پێشمەرگەیە پۆلیسە هەچ کارمەندێکە هاتوو چۆیە لە هەچ شوێنێ ئیشەکە و داوامەکە حرمەتم بۆیان هەیە بەڵام بەڕێئی من ئەوان ئەبێ بیرێ لە خۆیان کەنەوە تەمەەن ئیتر وردە ئەڕوا بەرەو سەرەوە یعنی وەختێکە زانی دواکەوتیت وەنیە بەڵام ئەمە نازانم چۆن بیرەکەنەوە بە چ وەسیلەیەک ئەم ژیانە ئەبەن بەڕێوە ئایا بۆیان دەرئهێنێ ئەگەر بۆیان دەرهێنێ ئەوە خۆیان ئەزانن ئەگەر بۆشیان دەرناهێنێ هەوڵی ئیشێکی تر بن بۆ خۆیان ئەوە نە چاوەڕێی حکومت نەکەن حکومت چاوەڕێی هیچی لێ ناکرێ ئەم زمانە ئەوەی کە کابرا پشتی بە ئیشەکەی خۆ بەستەوە باشتەوەی دەکەم موچە خۆر لەبەر ئەوەی ساڵانێکی زوو خەڵک بە موچەکە باش بوو ئیسێ موچەکە نەماوە کابرا لە هەردوودا کەوتووە نە کابرا تازە ئیشێکی موچەخۆر ئیشێکی بۆ کرێت ئەڵێ خۆزگەم بە کابرایە کە ئیشێکی سابتی بۆایە پشتی بە خۆی بەستایە ئێسێ من بۆ نمونە من ڕۆژێ چوون بۆ قوتابخانە مناڵەکەم داخڵ کرد چون بۆ لە مامۆستاکەی خۆزگەم بە خۆزگەی خوا هەر پیشە مامۆستایی نەبووایە لەبەرەوە ئیشێکم کاتی خۆ ئیشێکم بووە ئیشەکەم بووە هەزارقاتی ئیسێ قازانج بوو ئێسێ من هیچ کار و کاسمە ناکرێت لە هەموو شتێک بووم موچە حکومەت بووچەش نایەت حکومەت هیچ لە پیلانێکی نەبووە ئێسێ ئەگەر هەموو خەڵک ئیشی بووە بەعامەتەن ئەو نەش خەڵک ئاوا فەقیر و قوند خوڕەسەر نەبوو جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بە میوانداری هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر کاوە حەمە فەرەج قەرەداخی مامۆستای زانکۆی سلێمانی و دکتۆر کامران ئەحمەد سەرۆکبەشی ئابووری لە زانکۆی سلێمانی بە خێراتنی گەرمی هەردوو ڕێزەکەین دکتۆر کاوە با لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئێمە کورد لە عێراقا 7 ساڵ کوڕوزاینەوە و بۆڵە بۆڵمان کرد کە حکوومەتی عێراقی دژینەتەوە کەمانە و هیچ مافێکمان پێ ڕەوا نابینێ دواتر لە ڕاپەڕی نابووینە خاوەنی کیانێک لە باشووری کوردستان کیانێک کە دانپێنانی نێودەوڵەتی و ناوخۆشی هەبوو بەوە دەستمان پێکرد بە شەڕی ناوخۆ بە یەکتر قبول نەکردن بە کۆمەڵێک کێشە بە هەموو ڕژانە خەڵکی کوردستان بۆ ناو شارەکان و نەهێشتنی سەرچاوەکانی بەرهەم کشت و کاڵ لادیەکان مەڕووماڵات و چی و هەموویمان لە دەرەوە هێنا ئێستا کەوتونێتە دۆخێکەوە ئەو حکوومەتەی کە 7 ساڵ جنێومان پێدا و دواتریش لە دوای ڕاپەڕینەوە هەر بە هەمان شێوە بە دوژمن و بە بکوژ و جینۆسایدکەری خۆمان ناومانە برد ئێستا ڕۆشتونەوە بەردەرگای ئەو لێ پاڕێنەوە بۆی تەنها موچەمان پێ بدە
بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆی سلێمانی وەکو پسپۆڕێکی ئابووری کە پلەی پرۆفیسۆرتان هەیە لە ئابووریە هۆکاری ئەم شکستە بۆچی ئەگەڕێنیتەوە یان تو ئەتوانی ناوی بنێی شکست یان ناوی ئەنیەی تێپەڕینی قۆناغەکانی ئەزمون من پرۆفیسیۆنەل بە بواری کارگەڕی داراییە ئابووری هاوڕێکەمە دکتۆر کامران من لە ڕوانگەی منەوە وڵات بە کارگێڕی ئەڕوا بەڕێوە هەڵسەنگاندی هەر وڵاتێک بۆ ئەو کە بڵێ ئەو وڵاتە پێشکەوتووە بە سیستمی کارگێڕێکێتی بەداخەوە لە یەکەم ڕۆژی ڕاپەڕینەوە هەتاکو ئەم کات و ساتی کە ئەم بەرنامەی تیابێ بەشی زۆری کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کابینەکانی بە ڕوانگەیەکی زانستی کارگێڕی کاریان نەکردو یەکەم هەنگاویشی پلاندانانە لە یەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکانی پلاندانان کۆکردنەوەی داتایە و کۆکردنەوەی زانیاریە ئیستش کە بڕیار ئەدەین بۆ هەر کارێک بێکەی دا حکوومەتی هەرێمی کوردستان کە با بڵێن بڕیارێکی مووقفی ئەدا لەو کات و ساتا چی ئەوێت ئیستا مەعاشی ئەوێت بودجی 2021 ئەوێت تیا داخڵ بێت ئەچێ بۆ ئەو مەبەستە کاک دکتۆر منەمەیە ئەو پرسیارە لە بەڕێستان کەم بە پێی ئەزمموی بەڕێستان هەمووکو ئاکادمی و هەمووکو تەمەن داتا لە هەرێمی کوردستانە نییە یان هەیە و نادرێتە خەڵکانێکی پسپۆڕیان لە هەندێک لە سەکتەرەکانە داتایەکی کەم هەیە ئەگینە داتا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان داتایەکی تاو و خاوەن شەفافیت و ڕازگۆییتیانە یعنی لە ڕووی داهاتەوە نازانی داهاتمان چەنگە لە ڕووی سەرچاوی داهاتەکانەوە هەر سەرچاوەیەک کامیان با بڵین خاڵی لاواز و خاڵی بەهێزی لە ڕووی ئەو پارانی کە دەستیانەکەویە ئەو ژمارانی کە پیان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی نەبوونی بودجە خۆی داتایە خۆی داتا و تەفسیر کراوە ئەمانە هۆکارێکی سەمان لەبیر نەچێت لە دوای 2013 لە کوردستان بودجەمان نییە بەڵێ ئەو بێگومان یەکێک لە هۆکارانی کە ئێستا لە عێراقیشە ئەو گۆڕانکاریە کە ئێستا ڕوو ئەدا لە نرخی دۆلارە بە بڕیاری بە بانکی ناوەندی عێراق و بە وەزارەتی دارایی و پەرلەمانی عێراق و ئەبێت بەسەر حەقموو میلەتی عێراقەوە لە زمنیا کوردیشە بێ نەبوونی بودجێ هینی چەند ساڵی لەوە پێش و نەبوونی ئەو داتایە چووکە هیچ دانێکیان نە لە حکوومەتی هەرێما و نە لە حکوومەتی ناوەندیشە نەچوون لەسەر بنەمایەکی سلسلەیەکی مێژویی شیکردنەوەی ئەو ژمارانە بکەنەوە بۆی لەسەر زەوئی ئەوە بڕیارەکانی خۆیان بدەن زۆر باشە دکتۆر کامەران بۆ خۆت چ تێبینیەکەت لەسەر شێوازی مامەڵەکردنی ئابوووریانی حکوومەتی هەرێمەیە وان نزیکەی 30 ساڵە تەمەنێتی سەرەتا سوپاس بۆم دیمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنیەوە وەکو ئەگەر تۆ باز لە ئەدای هەر حکوومەتێ بکەیت پێویستە یەکسەر بگەڕێتەوە بۆ ئەو بۆجە گشتی کە هەیەی بۆجێ گشتی بریتە لە خشتەیەکی ژمێری کە سەرجەمی خەرجە گشتیەکان دەساتە گشتیەکانە خاتە ڕوو بۆ ماوەی ساڵێک بە شێوەیەکی تەخمینی لە پەرلەمانە دانی پیانرێ بە یاسای حکوومەتی ژەبێ ئەو یاسایە جێبەجێ بکات لە بۆجێ گشتیە کە ئەو دوو تەرەفە تۆ تەرەفی خەرجکردن لەگەڵ تەرەفی دەسات لە هەرێمی کوردستان لە سەرچاوی دەساتەکانی هەرێمی کوردستان تا 2013 زیاتر عفو بکەن تا 2003 دەساتێکی ئەوەی کە لە دەرەنجامی گومرگەکان و هەندێک مەعاملی وەکو چیمەنتۆ و هەندێک شتی ئێراداتی کە کۆیانە کردەوە لەگەڵ باجێکی کەم یان میرانەیەکی کەم لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی ئەوسای ئەو وەختە بە حکمی ئەو وەختە بۆجێی تەشغیلی کە موچە و پێداویستەکانی تری دایرەکانە بێتەوە کەم بوو بتوەستێنم لە یەکەم ڕۆژی حکوومەتی هەرێمەوە تاوەکو ئێستاوە بۆ 30 ساڵە چێ هەمیشە بودجەی وەبەرهێنان و بودجەی تەشغیلی زۆر کەمە لە بەرامبەر ئەو بودجەی کە تەرخانەکرێ بۆ موچە موچە دەچێتە بودجەی تەشغیلیەوە بەڕێزم چێتە بەکارهێنانەوە تێگەی بەڵێ موچە بەشێکە لەو بەرهێنانیش ئەوە شتێکی ترە بەشێکی ترە لە بۆ جێگشتی کە بە ئەو برەپارانە تەرخانەکرێ من باسی سەرچاوی داهاتەکان بەڕێزم ئەزانی چی خەلەلی بودجەی هەرێمی کوردستان لە خەرجکردنەکانیانەیە هەندێک لە دەساتەکانایە
سەرچاوەکانی اینجا مشکلەی هەرێمی کوردستان کە ئێستا دەست ناتوانێت چارەسەری بکە لە جاتیەوەی دەست بۆ دەساتەکان بەرەیەچێت دەست بۆ خەرجیەکانە بە خۆی حکوومەتی هەرێمەگە بێ چارەسەری شتەکانی بکە ئەبێ گەندەڵی لە بواری دەساتەکان لە گومرگ و سەرچاوەکانی فرۆشتنی نەوت و غاز و ئەوانە چاکسازی ئابووری بکات بە ناوی چاکسازی کەوتۆتە سەرژێلاکی موچەی خەڵک بڕینی موچەی خەڵک ئەنج کۆمەڵی ئیجراعاتی ئیداریەکە ئەو لەوانەیە کاک دکتۆرکەوە باشتر مەسال لە کاریگەڕیەکان باس بکات ئێستا زۆربەی زۆری ئەو ئیجراعاتانەی حکوومەتی هەرێم بەنیازی دەستکاریکردنێتی زیاتر دەچێتە دەواازەکانی بابەتی کاریگەڕی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەندێک بچێتە ئابووریەوە تەنها ئەو بەشا چێتە بەشی ئابووریەوە کە کەمکردنەوەی موچە و خەرجێگشتیەکانە لێرەیە کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 2023 بە 2013 پارەیەکی زۆر لە ڕێگەی حکوومەتی مرکزیەوە لە کەی سەتاحەبەکە ئاهات ئەمانیش لێرە هەم ئەوەی بەشی خوا و بەشی خەڵکیشانەدا یعنی بەشی گیرفانی خۆشیان و بەشی خەڵکەکەشانەدا لێرەیە کۆمەڵی ینی دەستکەوتی ئابووری لە ئاوەدانکردنەوە و ڕێگەوبان و خەستەخانە و قوتابخانە و زانکۆ ئەمانە جێبەجێکرا بەڵام ئەگەر ئەو بۆ جێەیە کە بۆ ئەهات لە حکوومەتی عێراقەوە بۆ ئێرە زۆر لەوە زیاتری پێ ئەکرا ئەگەر بەهات بە گەندەڵیەکان بەو جۆرە نەبوونایە دووەم مەسەلەی ئەوەی لەم راپۆرتی کەوە باسیە کرد خەڵک بە ژمانێکی سادە باز دەکا ژمارەیەکی ئێجگار زۆریان لە ململانی نێوان ئەم دوو حیزبەیە کرد بە موچەخۆر دایان مەزراندن لە تەواوی هەر شوێنێک لە تەواوی دام و دەستگا و وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە یەک شت من بۆ من وازح نەبوو کێشەی حکوومەتی هەرێم لە بەدەستێنانی پارەیان لە خەرجکردنی پارایەتی ئێمەڕۆ لە بەدەستێنانی پارەیە کێشەکەی نەک لە خەرجکردن باش ئەوە بەدەستی هێنا کاتێک کە تۆ دووبارە لە موچە خەرجی ئەەکەیتەوە ڕاستە خەڵک دڵی پێی خۆشە بەڵام لە ڕوویەوە بەرهێنان و بنیاتنانی ژێرخانی ئابووریەوە چیەکە ئەبێ بەشێکی دابن نەبەوە بەرهێنان ممکن نییە هەرچی پارەت هەیە بەشەی کە هەر نەبێ بۆ ئەوەی پێوترێ بە عادی پێوترێ سیانە باشە تۆ کۆمەڵی دام و دەستگات هەیە پێویستە چاکستینی سیانی بکەیت بۆ ئەوەی لە کارەکەی خۆی بەردەوام بێ لەو چەند ساڵێک کە کێشەی پارە نەبوو چی لە ناوخۆ چی لە عێراقیشەوە کە هات بۆ هەرێمی کوردستان ئەو بەشەی کە تەرخانەکرا بۆ بنیاتنانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کافی بوو دەکرا زیاتر تەخسیس بکەن دەکرا ئێستا کەم و کوڕێکی زۆرمان هەیە کاکە ئەگەر بەهات بەو لەو ماوەیەدا بە پێی حەقی خۆی لە دەساتەکانی حکوومەتی مرکزی کە هات بۆ هەرێم ئەیانتوانی زۆر پرۆژەی گەورەتر زۆر ڕێگاوبانی گەورەتر زۆر دەستکەوتی ئابووری گەورەتر لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە دروست بکرێ بەڵام بەڕێز مشکلەی هەرێمی کوردستان بەڕاستی لەبوونی بۆ جێگشتی ئەم حکوومەتە حکوومەتێکە پێی دەوترێ بەڕاستی من ناتوانم لای حکوومەتی کاربەڕێکەریشی لێ بنێم تەنها ئەو بوو کاروباری وڵاتەکەی کردو بەدەستەوە وەک عەرە بەڵێ کاک دکتۆرکە شۆن ماچان هەرچووە نییە بێ ئیتر تێگەشتی ئەمە لە حاڵەتێکدا لە زۆر چاپێکەوتی تریژ و تومە حکوومەتی ئەمە بابە ناوم نابوو حکوومەتی ڕازیکردن گەڕێکی هەڵە سا بە قوربان تامم دێنابی فڵان مەشکو خیرتایەکمان بۆ بکەیت باشە قیتایەک بۆفان کاتە بەڕێزی من کێشەی سەرەکیە حکوومەتی هەرێمی کوردستان نەبوونی پلان یان بەرنامەیەکی ئابووری تۆکمەیە بۆ هەم بۆ بەڕێوەبردننی لایەنی بۆجێ تەژدیرەکە و بۆ بەڕێنانەکەش بەرنامەی ینی پلانی نەبووە حکوومەتی هەرێم یان هەی بۆ لاواز نەی بووە من هەر وەزیرێکی بەڕێز ئەوێ هەی بووە بابی پلانەکەمان پیشاندات دوکۆمنت قساکات باشە من هیچ پلانێکم نەدیوە نازانم ئەگەر ئەمە لێرە لەوانەیە ئەگەر هەر وەزیرێکی بەڕێز دەوانەی کە وەزیری پلاندانانی هەرێم بوون بابێ پیشانی بدە پلانێکی کشت و کاڵیان دانا لە سەتادەی جێبەجێ نەکرا بەس پلان وەڵاوە بە وەزارەتی کشت و کاڵ بڵێ تێگەی چونکەم خۆم لە وەزارەتی کشت و کاڵ نیم هەتا بە تۆ بڵێم بۆچی جێبەجێ نەکرا کەواتە لێرەیە پلاندانان درێ لەسەر ئەساسی وەزارەتێک و بڕایە وەزارەتی فڵان و بڕایەوە پلاندانان ئەگەر پلانینگ بێ یان پرۆگرام بێ بەرمەجە بێ یان تەختیت بێ پێویستی بەڕاستی دەستگای پرۆفیشناڵی تایبەت هەیە کە لەسەر ئاستی پێمە پێڵێن اقتصادی کولی ماکرۆ ئیکۆنۆمی ئەو ئیشاکرێ نەک لەسەر اقتصادی مایکرۆ ئیکۆنۆمی باشە دکتۆر کامەران ئێمە دکتۆر کاوە
ئێمە لە دوای ڕاپەڕینەوە هەڵەیەک من بۆ خۆم ناوێ ئەنێم هەڵە حەزەکەم ڕای تۆ بزانم حکوومەتی هەرێم هەموو خەمێکی بۆ وەکو دکتۆر کامەران باسی کرد بۆ ڕازیکردنی شارەکان و لادیەکان و گەڕەکەکان و کێوکێوکێوانە هەموو خەمێکیەوە بوو هەر پارەی دەستکەوێ باشترین ڕێگەیە کە دۆزیەوە لە کۆتایە نەوت بوو هەموو شتێکمان کردە قوربانی بۆی نەوتمان دەستکەوێ نەوتیش بۆ حاڵەیە کە ئەیبینی ئەمە لە ڕووی کارگەڕۆ شتێکی دروستە تۆ هەموو داهاتی وڵاتەکەت لێک سەرچاوە بێ ئەو ڕۆژەی کە نەوتمان هەڵێن جا و فرۆشمان بەدەرەوە ئەو ڕۆژە کوردستان کورد کەوتە سەر خەریتەی وزەی عالەمی کە زۆر لە ئەوانی کە ئابووری شیەکەنەوە و سیاست مەدارەکان شیەکەنەوە بە هەڵەیدا ئەنێن و بەڵام من بە لە ڕوانگەی خۆمەوە وەکو هاوڵاتێک و کارگێڕیەک بە قووەتی حکومەتی دانێم چونکە ئەمڕۆ ئەمریکا کە دیفاعمان لێ ئەکات و وڵاتە زرهێزەکانیان دیفاعمان لێ ئەەکەن لەبەر خاتری چای من و تۆ نییە لەبەر خاتری چای میلەتی کورد هەرو میلەتە بوو کە لە معاهدەکانی پێشووە کردیانی بە چوار بەشەوە بەڵام ئەو وزەی کە دەرکەوت لە خاکە بینیان ئەتوانین سوودی لێ وەرگرن لەبەر ئەوە پشتیان گرتین ئێستش هەر پشتمانەگرن بەس ئەمە سیاسەتە چونکە ئێمە کەوتوینەتە ژێگایەکەوە ئێران دژمانە تورکیا دژمانە عەرەبستان دژمانە هیچ کەسێک نییە خۆشی بوێن و بەداخیشەوە ئەیڵم لە ناو ماڵی کوردیشە لە ناو ماڵی خۆشمانە خۆمان بووین بە دژی یەکتری ئەمە دکتۆر ئەو نەزەرەی موامەرەیە کە هەمیشە ئێمە لاوازیەکانی خۆمان بدەین نەپاڵ ئێران و تورکیا و ئەمانە پێتوان نیە بەشێکی بەتەکید ڕاستە نەک وەک ئەوەی کە وڵاتە و پلانی خۆی هەیە ئێران ئەوێ گەشە بکە تورکیا ئەوێ گەشە بکە تۆشەتەوێ گەشە بکەیت بەڵام گەشەکردنی تۆ و پێشکەوتنی تۆ کە پلەی پرۆفیسۆری بەدەستێنا بۆ ئەبێ من لە خۆم تێ بگەم کە ئەمە تۆ پیلانگیێڕی نایڵی من گەورە بەڵە چونکە ئێمە کوردین و ئەویش کوردی لا هەیە ئەگەر ئێمە گەشە بکەین ئێمە بە قووەت ببین کوردی ئەویش بە قووەتە بێ کوردی لاکانی کەش بە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاکانەوە کە ئاسان بووبی ئەگەر با بڵین بەڕێوەبەرایەتێکی گشتی هەبوایە داتاکانی هەرێمی کوردستان وەزارات هەمووی هەبوایە کۆ بکرایەتەوە لەسەر بنەمای ئەوە پلانیدا بنایە ئیشی بکردایە بۆ خۆی ئیشەکانی ئاسانتر نەبوو ئەو بەڕێوەبەرایەتی گشتیەمان هەیە بەڵام بەداخەوە ئەوانەی کە لە موقعی قەراران دەسەڵاتیان بەدەسە لە حکومەتی هەرێمی کوردستانە هەموو کابینەکان تاکو ئیستش بە تایبەتی یەکەم کەسیان ڕاوێژکارەکان ڕاوێژکارەکانی پۆستە بەرزەکان لە وەزیرەوە بیگرە هەتاکو سەرۆکی هەرێم هیچیان بەپی ئەزبوونی و بەتوانایی خۆیان و لێهاتووی زانستیەوە نەبوون ئەوان ئێمەیان گەیانە ئەم مەرحەلەیە ئەی خەتای ئەوان کیەکە لە یاددای ناون ئەم لایەنە سیاسیەکانە من لە هاوڕام لە بەعزێک لە قسەکانی بەڕێز بەڵام دەنگدەرانیش متمانیان میلەت ڕێزم هەیە میلەت دائیمەن فکرە کاتۆ بزانێت کامیان منفعەتێکی بۆ هێنێتەوە یعنی ڕۆژێک لە ڕۆژان کە گۆڕان لە ساحاب هەیە بوو خەڵک تەوەقوع کرد گۆڕان شتێکی زۆر گەورە بکات ئێمە وەرە من سیاسی نیم لەو هینە باسی بەڵام ئەگەر سیرێکی عەفو بووە ئەگەر سیرێکی بەڕێز کاک ڕێباز حەبلامکی کە لە وەزیری دارایی بووە و ئیسش ڕاوێژکارە علەنیەن ئەڵێ ئێمە ئاگامان لە 50 ساڵەکەیە عەقدی 50 ساڵەکەیە بەڵام لەولاوە کە عەلی حەمەد ساڵح هەڵەیە شەفاف نییە یا کاک ڕێباز حەبلان ڕازگۆ نەبووە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانە و لە مقابلەکەیە یان ئەوە تا کاک عەلی حەمەد ساڵح ئەو دوانە هەردووکیان هۆکار بوون بۆ ئەوەی ئەم میلەتە بەرن بە چاواشە کاک دکتۆر من ئەمەوێ بگەمە وەڵامی ئەو پرسیارەی کە سعودی ئەڵێ یا هەر وڵاتێک ئەڵێ کە تەنها سەرچاوەی نەوت بوو بێ بەردەوام کێشەی بۆ دروست نەوت کاڵایەکی تاوەکو ئێستش لە ڕێکخراوی بازرگانی جیهانی پێی ناوترێ کاڵا پێوترێ مادە استراتیجی بەڵێ و مادەیەکی سیاسیە زیاتر لەوەی کە بابەتێکی تەنها ئابووری بێت بەڵێ بەڕێزت پرسیارێک لە دکتۆر کامەران کردوت کە داهاتێکی کە دەستمان کەوتووە چیان لێ کردو حکومەتی هەرێمی کوردستان کاڵیم بێ پلانی بووە حکومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی لە ساڵانی یەکەمیەوە احتیمامی بیا بە گەشت و گوزار بیا بە گشت و کاڵ بیا بە تەندروستی بیا بە خوێندی باڵا بیا بە پەروەردە ئێستا ئوردن چۆرە ئەوە تا وڵاتێکە نەوتی نییە بەڵام لەسەر تەندروستی و لەسەر خوێندی باڵا و لەسەر گەشت و گوزار وڵاتەکەی خۆی ئەژیێنە بە خۆشتی ڕەفاهیەتەوە حکومەتی هەرێمی کوردستان هاتین لە ئێمە وەکو هەمویان کە کوڕ و ئامۆزا و باوکمان و برامان بوون هاتنە خوارەوە لە شاخ
کە بینیان ساحەکە خۆشەیە کەم جار خەمی سۆپەریان بوو ئێستا خەمی سیاری هیندی مترفی ئیسیانە یەکی لەو شتانی کە لە ڕوانگەی منەوە کە سێری حکومەتی هەرێمی کوردستانێکی ئەڵێ داهاتمان نییە ئەی کە داهات نییە چۆن سیاری وەزیرەکان گۆڕا چۆن سیاری وەکیل وەزیرەکان گۆڕا چۆن سیاری ئەندامانی مەکتەبی سیاسیتان گۆڕا لێ پرسراوی حزبەکانتان گۆڕا ئەم پارەیە لەکوێوە ئێستا لە کوردستانە قەیران هەیە نییە قەیران هەیە باشە پندێکی فارسەکان هەیە ئەڵێ لە لووتکەی قەیرانە ئەگەری داهێنان هەیە بەڵ ئێستا لووتکەی قەیرانە بەڵ چی ئەگەرێکی داهێنان هەیە چی ئەگەرێکی بۆ چارەسەرکردن قەیرانانەی کە وەکو ئەنجام ئێستا موچە نییە ئەو هۆکارەی کەوای کردو ئێستا موچە نەبێ کە ئێستا پارە نەبێ کە ئەم دۆخەی کە خەڵکی کەوتووە ئەمە نەخۆشیەکەی لە 30 ساڵ پێش سۆ دەستی پێ کردو بەڵەوە باشە چی دەرچەیەکە بینی بۆ چارەسەر سەرکردەی سیاسیەکانمان هی هەموو لایەنە سیاسیەکان یەک شتیان لەبەر چاوە بێن نەک حزبەکەی خۆی بەرێ بۆ سەرەوە و خۆی قائید بێت خۆی پێشەوا بێ هەر خۆی پێشەوا بێ لە کابینی داهاتوە فکر کاتەوە کورد و کوردستان چی ئەوێت کوردستانی چی ئەوێت ئەو کوردستانیە مناڵەکەی پێویستی بە خواردن هەیە پارە هەیە بەڵێ دەستە چاوی داهاتەکانمان ئێستا ئەگەر کویکیتەوە بە شەفافیت و بیێنیت بۆ ئەم کەس و ئەو کەس نەبێت لەلایەنە سیاسیەکانە هەموو بچێتەوە دەستی وەزارەتی دارایی وەزارەتی داراییش بە پلانێکی ڕێک و پێک بە پێی بودجە وەکو ئاماژەی پیابرای عەزیزم دکتۆر کامەران بە پلانێکی بە بەرنامەجێک بەرنامە هەر پلانە بە پلانێکی جوان بە پوختەیەکی جوان داینێ زۆر چاکە بێت و هەروەها حکومەتی هەرێمی کوردستان پسپۆری چاکمان هەیە بەداخۆ من ئێڵم لێرەوە لەم هین مەمبەری ئێوە ئێڵم هەموو کابینێ کۆمەڵ لە خەڵک لە دەرەوەی وڵاتی هێن ئەڵێن ئەمانە ڕاوێژکارن و کۆمپانیای زلهێزن لە ڕاوێژکاری ئابووری و دارایی ئۆمانە کەچی هیچ هەنگایەک لە هەنگاوەکان بەرەو باشترین نەڕۆژ بۆچی چونکە حکومەتی هەرێمی کوردستان اعتیماد ناکاتە سەر ڕۆڵەکانی خۆی و ئینەما پارە بە فیڕۆ ئەیە بۆ دەرەوەی وڵات و هیچ وڵاتێکیش لە وڵاتەکانی دەرەوە ئەمڕۆ لەم ڕۆژە لەم لەحزەی خۆمانە هەوڵ نایە بۆ هەرێمی کوردستان هەرێمێکی بەقووەت بێ و ئینەما ئەیە هەرێمێکی لاواز بێ بۆی هەمیشە کوڕەکانمان بچن لە بەغا پاڕێنەوە مەعاشی موشەما ببێن کە زۆر عیبە بۆمان دکتۆر کامەران لە ڕووی ئابووریەوە 30 ساڵ ماوەیەکی زۆرە بۆی ژێرخانێک بنیاد بنێی کە خۆت بژێنیت و ببیتە ڕقەمێک لە چوارچەوەکەی و هەرێمەکەتە یان وڵاتەکەتە یان کاتێکی کەمە و بۆ هیچ وڵاتێک ناتوانێت لە ماوەیەکی کاتی 30 ساڵیە بگاتە زۆر شت بە 30 ساڵەگەیتە زۆر شت بەڵێ بۆ ناگەیتێ هەرێمی کوردستان ئەیتوانی بگاتە چی و پێی لە ئەزمونێکی بچکۆلە بۆ باز دەکەم لە ساڵ 1925 تا ساڵ 1940 رووسیای سۆڤێتی جاران سێ نەخشەی 5 ساڵی نەخشە کێشانی ئابووریەکە لەو 15 ساڵەیە یەکێتی سۆڤێت ئەبێتەوە یەکێتی سۆڤێتی هیتلەری شکاند باشە ئەبێتەوە زۆکێتی سۆڤێت نە خوێندەواری تیانەماوە ئەبێتەوە یەکتی سۆڤێت هەموو شارەکانی خەستەخانەی هەبوو قوتابخانەی هەبوو هێڵی شەمەندەفەری بۆ چوە ئاستی بەرهەمێنانی پیشەسازی سۆڤێت ئەگاتەوە ئاستی بەرهەمێنانی نزیک لە وڵاتی ئەبێتەوە بە شەشەم وڵاتی بەرهەمێنانی پیشەسازی بە 15 ساڵ لێرەیە من بەڕێزم ڕاستە ئێمە نابین بە سۆڤێت مقارنە بکرین بەڵام من باز زەمەنەکەم هەر کەسە بە پێی ئینی خۆی ئەگەر ئێمە نەخشەمان نەبووایە ملانی حیزبایەتیمان نەبووایە ئەگەر ئێمە بمانتوانی باە بە پێوەرە زانستیەکان کارمان بکردایە ڕۆژمان بەم ڕۆژە نەدەگەشت براکەی ئازیزم تێگەشتی من دە زۆر باسە ئەمە دکتۆر کاوەی ئەزیز و خۆشەویستم باشە زانێ ئێمە لە اقتصاد باز لە دوو کەرتەکەی کەرتی تایبەت و کەرتی گشتی بەڕێزم ئەمە ئەم وڵاتی کاول کردو کەرتی حیزبە کەرتی سێهەمە کەرتی سێبەرە کە کەس نایبینێ کە لە منزمنێت لە اقتصادا ئەمە پێڵێن اقتصاد الظل یان اقتصاد المظلم یان حتا دوایی کۆمەڵی ناوی تریشیان هەیە کە لەژێر سێبەری حکوومەت و حکوومەتداریدا کەناڵەکانی بۆ بەرهێنانی حیزب و ئەحزاب ئابووری وڵاتی وێران کردووە تەنها لە بەرژەوەندیەکانی خۆیان و تایبەتەکانی خۆیانە بێ بەڕێوە لێرەیە کەواتە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کوشتەی دەستی ئەحزابە بەڕێزم هەر هەموو حیزبەکان با حیزبەکەی ئێوەشەوە هیچ کەسێکی لێ دەرنەکەین تێگەی بۆی کەس بێبەری نەبێ وەک ئاکادمی قساکەین نەگوەکو حیزبایەتی لێرە حساب کە چۆ ژێر ڕکێفی حیزبەوە ئابم ڕێژە ئەگەی
ئاگەی کە ئاگەی بەڵام ئەگەر اقتصاد وەکو بە تەجربەی یوگسڵافیمان هەیە کورە هەر تەجربەی حیزبی بەعسمانەیە لە 75 بۆ 80 کورە تەجربەی جەمال عەبدولناسرمانەیە لە ساڵی 52 هەتا 58 کاک دکتۆر نازانم لەگەڵمایە یان نا کورە کاکە هەر تەجربەی تەمیمی شاهنشاهی ساڵی 1966 مانەیە لە ئێران کە کراوە تەجربەی ساڵەکانی هەشتاکانی حکومەتی ئێرانی و سەدەکانی نەوەتەکانی ئاکپارتی هەیە کاکە کۆمەڵی تەجربەی ئوردونی هەیە وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا زۆربەی ئەم تەجربانەی من بۆ باز دەکەم هەموویان ئابووری نانەوتین ئێمە کەواتە ئەگەر هەر بە لاسایی ئابووری نانەوتەکان مەکرێت تۆ بە من نەڵێ ئێران دەوڵەتێکی نەوتیە قبولمە بەڵام هەر هیچ دەوڵەتی ئێرانی هەموو ئامانجەکانی استراتیژیەتەکانی خۆی لەسەر دەستداهاتی نەوتدانناوە بە ئێستاشەوە ئێران ڕێژەی بەشداریکردنی نەوت لە سەتا سی تێ ناپەڕێ ڕێژە ئەڵێم بڕ ناڵێم چونکە سوپاس بۆ خوا هەرچی ئەکادیمی ئەم وڵاتەمانەیە جیاوازی نێوان ڕێژە و بڕ و ژمارە ناکە من ڕێژە ئەڵێم لە سەتاسی داخلی قەومی ئێرانی لە نەوت پێک نایسا حەساریشان خستۆتە سەر ئەوەش نەمەوە ئێرانی شەژی باشە کاک دکتۆر زۆر جار ئەو خەڵکەی کە بیانوە هێنێتەوە یان پاساوە هێنێتەوە بۆ ئەوی کە 30 ساڵ هیچ نییە و ئێمە لە دوای ڕاپەڕین هاتینە سەر کۆمەڵگەیەکی مرۆڤەکانی داڕوخابوون لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ماڵ و ژیانەوە لە ڕووی قەناعەتەوە چی تا 2023 هاتینەمە هەر ناوێنێن هیچ دوای 2023 مە لە یەک ناکاو بە ڕووی کۆمەڵگەی جیهانیە کراینەوە ئەڵێ ئێمە هێشتا نهاتوونێتەوە شو خۆمان شتێکی ئاسایی یەکەم هەڵایەنم ئەم هەڵانەتە پەڕێ بەسەر حکومەتی هەرێما و بەسەر کۆمپانیەکانی هەرێما بەسەر خەڵکی هەرێما بەسەر تاکە بەسەر گشتیە هەموو کارتەکانە ئەمە تا ڕادەیەک عوزرێکی معقولە نەخێر ئەمە عوزرێکی معقول نییە چونکە عوزرێک ئەگەر لە ساڵی یەکەمە هەڵم کرد لە دوم هەمە هەڵم کرد لە کابینی یەکەمە هەڵم کرد لە کابینی دوم ئەبی کابینیسی هەموو چوار هەم باش بۆم باشی بێت یعنی ئەو خەڵکانی کە ڕایان وایە هەڵەی تاکە ئەم دۆخەی دروست کردووە تاوەکو لە کۆتایە بووە بە هەڵەی حزبەکان ئەگەر هەڵەی تاک بێت باشە ئەبیەکە لە سەر و خۆمەوە هەبێ کە منی دانا لەو جێگایە بێت لێپرسینەوەم لێ بکات و بم بخاتە بەردەمی دادگاوە باشە هیچ حزبێکمان هەیە لە کوردستانە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بەرپرسێکی خۆی محاسبە کردبێت لەوەی کە ئیشێکی خراپی کردووە ئەوەی کە ئازی بەڕێستم کرد من سیاسی نیم بەڵام ئەوەی کە من بیبینم وەکو هاوڵاتیەکی ئەو شەقامە کەسێک بێ کە ڕۆڵێکی خراپی ئابووریانی کەس بەعکسەوە تۆ فقط سەر لەم کەناڵە ئێمە ئەگەر دوو قسەی ناشین بە حکومەت بڵین واتەوقع لە سەقافەتی دەڕۆشنبیری ئەم خەڵکا وا بڵاوبەتەوە ئەڵێ ئەگەر دکتۆر کاوە دوو قسە بە حکومەت بڵێ کابینی داهاتووی کا بە وەزیر بڕێ پارەیەتی سوکنا دەبێت و تە قسە ناکە و ئەمە إلى حد ما ڕێزم هەیە کێشەیەکی چارەسەر نەکرد نەخێر خۆی ئەگەر چارەسەری ڕاستەقینە ئەوەیە کە تۆ گۆڕانکاری بکەیت گۆڕانکاری بکەیت لە هەموو ئەزمونەکانی ژیانتەوە ئەبێ سوودیش وەرگریت لە مێژۆکی پێشووتەوە ئێمە لە قەزایی داراییە ئێمە کەشتەکەی لە کاتی ئەم قەیرانانەی کە بە تونی یەخەی حکومەتی هەرێمی کوردستانی گرتووە ئاراستەی عەقڵی ئیداری لە هەرێمی کوردستانە بەو ئاراستەیە کە بیەوێت چاکسازی بکە شتیوا ئەست پێکەیتەوە هەوڵ ئەیەن بەس بۆیان ناکرێ بۆ هەوڵ ئەیان بۆیان چونکە لەبەر ئەوەی کابینەی پێشوو جێگیری سەرۆکی هەرێمێکێکمان هەبوو ئەم کابینەی دوانمان هەیە کابینەی داهاتووە کە سێ حیزبیکە بێتن پێشەوە لەوانەیە جێگیری سەرۆکی هەرێم پێنجی کەمان هەبێ یعنی کەوابوو قەیرانەکە کە دروست بوو ئەوان ئەیانەوێت لایەنی سیاسی و کەسایەتی ڕازیکەن اینجا بەداخیشەوە میلەتەکەمان کە دێرا ئێڵێم میلەتەکەمان عشقی بیرۆڕان نییە عشقی کەسایەتیە ئەگەر کەسایەتێکی تۆ خۆش بوێت ئەگەر هەڵەش بوو پێ دەڵ ڕاستە ئەمە میلەتەکەی ئێمە زۆری نەمان وای زۆری من مادەم من ئەو شخصیتم خۆشەوێت تەواو ئیتر ئەگەر غەڵەتیش بکەم من ئەڕینەکەی ئەوەڵم ڕاستە پرسیارێکم لە دوکتۆر کامەران کرد حەزەکەم هەمان پرسیار لە بەڕێز بکەم و جوابی تۆ بزانم حکومەتی هەرێم ئەیتوانی بگاتە کوێ و پێی نەگەیشتووە حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی وابزان پێش کابینی پێشوو لە ساڵی 2014 بوو یۆنان تووشی قەیرانەکە بوو لە عینە کاتە من بیرم نیە عینە کاتە حکومەتی هەرێمی کوردستان تووشی بوو ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی یۆنان سەرۆکی وزرای یۆنان ئەنجومەنی وەزیرانی یۆنان داوای ئەفای خۆی کرد میلەتی یۆنان بینیان باش بوو هاتەوە خۆیان اختیار کردەوە یۆنان سەرڕای ئەم کۆڤید 19 بۆ بە کۆڤید 20 سەرڕای هەموو ئەو قەیرانانی کە ڕوویدا یۆنان نەکەوت بەس اعتیمادی هەیە لەسەر گەشت و گوزار بەڵام ئێمە حکومەتی هەرێمی کوردستان
بە هیچ جۆرێک نابێ بڵین وەزیرێکی ئەفاقی ئەگەر وەزیرێکی ئەفاقی و لا نابێ بە ئۆپۆزیسیۆن و بەردەبارانی حکومەتەکە جیاوازی کارگێڕی و ڕۆتینات و ژێرخان بنیاتنان لە هەرێمی کوردستان و لە عێراق کامیان بە باشە بینی من بۆ 30 ساڵ وەرگرین بەڵمونی ئەم 30 ساڵ وەرگرین لای من سوالەکەم لای لە زۆر جێگای کەشە لە بەرنامەوەمانە باسم کردووە ئەی بە بەراوردی خۆمان بکەین بە بەغا چونکە ئێمە لە 92ەوە ئێمە خاوەنی ئیداری خۆمانین ئێستا ئەمڕۆ لە زۆر لە جێگاکانی هەرێمی کوردستان حکومەتی بەغا لە زۆر جێگاکانە ئەوێ باشتر دەزانم لێرە وەرە و لێرە خزمەتگوزاری بۆ نمونە خوێندنی باڵا چۆن لە خوێندنی باڵا ئەنجومەنی پارێزگا تەدەخل ئەکا لەوەی کە کێ ڕاگر بێ کێ سەرۆکی زانکۆ بێ کێ مدیری پەروەردە بێ کێ مدیری شۆرتە بێ ئەنجومەنی پارێزگاکان دانێ هەتاکو ئیلغا کرا ئەنجومەنی پارێزگاکان بەڵام لە هەرێمی کوردستانە وا نییە ئەگەر بەڕێز سەر بە لایەنێکی سیاسی نەبیت لەو زۆنە سەر بەوە نەبی تەسکی ئەندامێکی مەکتەبی سیاسی نەبێت بە هیچ جۆرێک پۆست وەرناگریت و ئەوەش نیە تۆ شارەزایی دەبێت ئەمەی کایڵێ حکومەتی هەرێمی کوردستان بە سیڤی خەڵک دانین چەندین ساڵە هەمووی ڕاستی نەوتووە هیچیان بە سیڤی دانەدا و ئینەمە هەمووی بە تەسکیەدانراوە ینی لەبەر ئەوە ئازمۆی کاری لە وڵاتی پێشکەوتوەکانە وەزیرێک پێشەوەی بێ بە وەزیر و بەڕێوەبەرێکی گشتی پێشەوەی بێ بە بەڕێوەبەرێکی گشتی شتوکاڵ بێ تەندروست بێت هەشتێ بێ ئەندازیار بێ ئاداخڵی خولیەکی یەکەن فێری کارگێڕی ئەکەن لای ئێمە نەکرد لە ماڵی خۆیەتی ئاگای لێ نیە لە ماوەی 24 ساعتە بوو بە وەزیر شۆرە ژوورەوە دوو وەنەوە شەوەرگرە و دەسوودارەکەی ئەگواڕن و بوو بە وەزیر ئێستا قەراراتی خۆی وەرەگرێ ئەمە تونێلێکە ئەو سەری دیار نییە بەڕێی تۆ بێگومان هەتاکو بەم عەقڵیەتە حکومڕانی وڵات بکەین ئێمە هەنگاو بە دوای هەنگاو بەرەو دواوەڕێین دکتۆر کامەران لە قسەکانی دکتۆر کاوە ینی ئەم دۆخەی کە هەرێمی کوردستانی تێگەیشتووە دۆخێکی تێکەوتووە کە بە هەموو پێوەرێک بە پێوەری ئەکادیمی بە پێوەری حزبی بە پێوەری نەتەوەی بە هەموو پێوەرێک دۆخێکی زۆر خراپە دەرچەیەکمان هەیە لە ڕووی ئابووریەوە بەڵێ هەیە بۆ نییە بەڵێ چۆن یەکەم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکات بە داڕشتنی پلانێکی ئابووری استراتیژی بەلایانی کەمەوە 5 ساڵە لە من زمانی 5 ساڵەکەش ساڵ بێت بۆی هەم پێداویستەکانی ماوە کورتووە پێداویستەکانی مامناوەند و درێژ بگرێتە خۆی بە دیاریکردنی ئەو دەسهاتانەی کە هەیە و دیاریکردنی ئەو ئاراستانەی کە خەرجەکانی بۆی دوو پاشەکشکردنی حزب دەست دەرێنانی دەستی حزب لە ئابووری ئێمە دکتۆرە زانێ ئەمە لە نەزەریەی کلاسیک باوەڕیان بۆ نییە ئادەم سمس و ڕیکاردۆ هەموو گەورە ئابووری ناسەکانی دنیای کلاسیک و نیم کلاسیکیش ئەڵەن حکومت نابێت دەست وەربدا لە کاروباری ئابووری ئێمە ئەبێ لێرە ئەوە لاواز بێ هەر حکومت نانە بازەوە ناکە کلاسیکەکان باز حکومەتی لاوازی شتیوان ناکە بەڵام ئەوان بڕایەوان فەلسفەیەوان حکومت بۆ سێیشە ئاسایشی ناوخۆ دەرەکی و دادگاکان لەگەڵ هەندێک پرۆژەکە کەرتی تایبەت نایکە با من لە نەزەری لا بچم ئێمە بەشی کۆنترۆڵەکە کاتەکەم کۆتایی ئێمە کاتە ئامۆژگاری ئێمە ئەبێ وەک نەزەری کلاسیکەکان بەڵامە بێ بڵێن تکایە حیزب لە ڕووی دەستکاریکردنی پرۆگرام و بەرنامە و پلانی ئابووری بچێتە دەرەوە واز لە کاری ئابووری بێنێ حزب کارەکەی کاری سیاسیە نەک کاری ئابووری زۆر سپاس دکتۆر بەڕێستان دوایین قسەتان لەسەرەوە دۆخەکە باسمان کرد ڕوئیای داهاتوو چیە بینی ڕوئیای داهاتوو من ئەڵێم ئەگەر هەموو سەرچاوی داهاتەکانمان کۆکەینەوە لە یەک قاسە و بە عەدالەتیش تەوزیعیکەین بە پێی بەرنامەیەکی جوان و پلانێکی جوان هەموو هەرێمی کوردستان زۆر بەخۆشی ئەژی بە بێگەڕانەوە عێراق بە بێگەڕانەوە بە عێراق زۆر سپاس بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد سەرۆک بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی و بەڕێز پرۆفیسۆر و دکتۆر کاوە هەرەداخی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکە کاتی بەرنامەکە ئەوبەتە بابەتی ئابووری بابەتێکی ئاوکێشە بە نیو ساعت و 40 دقیقە تەواو نابێ تەمەناکەم لە ئەڵلقەکانی داهاتوە بتوانین درێژەی پێ بدەین بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تاوەکو ئەڵلقەی داهاتوو دێنەوە خزمەتان تاوەکو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان هەرەوە